بینەرانی ئازیز سڵاوتان لێ بە بەیانیتان باش خۆشحاڵین لە پرۆگرامی گینێدا بە شێوەیەکی ڕاستەوخۆ هاتینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست ئەمڕۆژ بە کۆمەڵێ بەرگە و بابەتی نوێوە هاتینەوە خزمەت ئێوە هیوادارین هەتا کۆتایی پرۆگرام لەگەڵماندا بمێنە و بینەری پرۆگرامەکە بن. ئازیزان لە بەرنامەی ئەمڕۆماندا دوو تەوەرمان بۆ ئامادە کردوون. تەوەری یەکەممان تایبەتە بە گفتوگۆکردن لەسەر شێوازی بەخێوکردنی ئاژەڵ و باڵندە لە ماڵەوە بۆ پێی کە ئێستا بەشێکی زۆر لە هاوڵاتیان گرنگێکی تایبەت ئێن بە بەخێوکردنی باڵندە و ئاژەڵە ماڵیەکان لە ماڵەوە، بەڵام ئەمڕۆ زیاتر جەخت ئەەکەینەوە لەسەر ئاژەڵە ماڵیەکان، ئەویش لەبەر ئەوەی کە باڵندەکان لە قەفەزان و کەمتر یان بڵێ بە شێوەیەکی کەمتر بەرکەوتنیان لەگەڵ مرۆڤدا هەیە، بەڵام ئاژەڵە ماڵیەکان بەرکەوتنیان زیاتر لەگەڵ مرۆڤدا هەیە. لە هەمان کاتا باز لە سوود و زیانەکانی ئاژەڵی ماڵی دەکەین لە ناو ماڵەکاندا و لە کاتی بەرکەوتندا. ئەمە تەوەری یەکەمانە و دەچینە لای تەوەری دووەممان. تەوەری دووەممان گفتوگۆکردن دەبێت لەسەر ڕیزبەندی نیشتیمانی لە زانکۆکانی کوردستاندا لە 9/1/2020 کە ڕۆژی پێنجشەممە لە شاری هەولێر ڕیزبەندی بۆ زانکۆکانی کوردستان کراکە. ئەمەش دواتر میوانی تایبەتمانە بێت و گفتوگۆی زیاتر لەسەر ئەم ڕیزبەندیاکەین و باز لە ئامانج و گرنگیەکانی ئەم ڕیزبەندیاناکەین کە لە کوردستاندا ئەکرێت. ئەمە بە شێوەیەکی گشتی تەوەرەکانی یان بڵێ تەوەرە سەرەکیەکانی بەرنامی ئەمڕۆ ئەبێ. لەگەڵ تەوەرە سەرەکیەکانە کۆمەڵێک بڕگە و بابەتی جۆراوجۆر بۆ ئێوەی ئازیز ئامادە کراوە. یەکەم بڕگەی بەرنامەکەمان بڕگەی یۆگا بێت، دەچینە لای بڕگەی یۆگا و دواتر گەڕێینەوەلاتە. هاتمەوە لای بەرەستان بۆ بە ئەنجامگەیاندنی وانەی شەشەمی یۆگا. چۆن یۆگامان لە دەرزی ڕابردووە باس کرد بۆ تەمەنەکان، یۆگا هەوڵ بدەین باسکەین بە پێی ڕەگەز کە ئەمە جیاوازیەکی نییە لە ڕاستیە، تەنها لە یەک کاتە کە جیاوازەیە بۆ ئافرەتێک کە لە سووڕی مانگەنایە پێویستە پرۆگرامێکی تایبەت ئەنجام بە، یاخود لە تەنها چەند شتێکی زۆر ریلاکس ئارامکردنەوە ئەنجامەدا و لە هەمان کاتە لە کاتی سکپڕە کاتێک ئافرەتێکی حامیلە 3 قۆناغا ئەڕوا، یەکەم 3 مانگ، دووەم 3 مانگ، سێهەم 3 مانگ. یەکەم 3 مانگ کۆمەڵی پرۆگرامی تایبەتەیە کە ئەنجامێدا، ئەویش بەشێکی بۆ تەندروستکێشتنەوەی خۆیەتی، چونکە ئافرەت لە کاتی دووگیانیە باری دەرونی تێکەچێت بە تایبەتی کە ئابە کە زۆر پەرێشانیەکە، بۆیە پرۆگرامی تایبەتیان هەیە. لە دووەم 3 مانگە کۆمەڵە پرۆگرامی تایبەتی تر بە ئەنجامەگەێنێ، ئەویش بۆ خاتری خۆی وە کۆرپەکەیەتی. لە سێهەم 3 مانگە بۆ تەندروستکێشتنەوەی هەم خۆیەتی و هەم کۆرپەکەیەتی. بۆیە بەدەر لەمە کە ئافرەتێکی دووگیان کە پرۆگرامی تایبەتی هەیە بۆ ڕەگەزی نێرومێ هیچ جیاکاریەک نییە. هەمان ئەو سوودانی کە لەسەر ڕەگەزی نێر هەیەی، هەمان ئەو سوودانەشی لەسەر ڕەگەزی مێتی. بەڵام ئەمە بەپێی ئەو جێگانی کە من ئاگدار بووم بەرکەوتم هەیە لەگەڵیان لە هەموو دنیا ڕێژەی بەشداربوونی ئافرەت زیاترە بۆ یۆگا تا ڕێژەی بەشداربوونی پیاو. ئەمە شتێکە کە تا ئێستا کەس نازانێت بۆ، تەنها ئەوەیە کە لەوەیە بەپێی ئەو بارەبێک کە خودی ئافرەتێک هەیەی، مێشکی ئافرەت زۆر چالاکترە تا مێشکی پیاو، بیرکردنەوەی ئافرەت چەنەها بار زیاترە تا بیرکردنەوە مێشکی پیاو، بۆیە ئافرەت زیاتر ماندووترە تا پیاو. ڕاستە پیاو لەوەیە لە بەیانی تا ئێوارە خەریکی کارێک بێ، ئەم جەسەدیەن هیلاکە، بەڵام ئەو مێشکی زۆر هیلاک نییە. بەس ئافرەتێک گەر لە بەیانی تا ئێوارێ هیچی کرد بێ یاخود هیچی نەکرد بێت، چەنەها بار هیلاکترە، چونکە بە بەردەوام لە بیرکردنەوەیە بووم. جا زۆرێک لە بیرکردنەوەکان یارمەتی دەرنین بۆ ئارامهێشتنەوە، یارمەتی دەرنین کە تۆ بارە هاوسنگیەکانت بپارێزی. بۆی لە هەموو دنیا ڕێژەی بەشداریکردنی ئافرەت زیاتر بووە بۆی ئەنجامدانی یۆگا تا ڕێژەی بەشداریکردنی پیاو.
یەکێک لە گرنگترینەوە جوڵانی کە لە نێو یۆگای ئەمڕۆ هەوڵ دەدەین بە ئەنجامیان بگەێنین دەستەکانتان بێن لە بەردەم سنگتان لە بەردەم سنگتانە لێکانێن هەمیشە سوپاسگوزار بکە لە ژیان دایت ئەتوانیت چاوەکان کراوە بێت و لە هەمان کاتیشدا ئەتوانیت چاوەکان داخراو بێت چۆن کە بۆ تۆ گونجاوترینە دەستەکەین بە ئەنجامدانی ڕاهێنانەکە من ژمارنەکانە ژمێرم و ئێوەش جوڵەکان بە ئەنجام دەکەێنن ژمارە 2 زۆر بە نەرمی هیچ پەلەیەک نییە کەش پێویستە تایدا جوڵەکە بەڕێکی بە ئەنجام بگەێنێ ژمارە 3 4 5 6 تەواو لەسەر دەم ڕاکشە پێویست ناکە سمتەکانت بەرز بکەیت بۆ سەرەوە 7 8 9 10 11 12 نیوەی دووەم ژمارە 2 هەناسە هەڵمژین بە قۆڵی 3 هەناسە دانەوە بە قۆڵی 4 هەناسە هەڵمژین بە قۆڵی 5 هەناسە دانەوە بە قۆڵی 6 هەناسە هەڵمژین و دانەوە لێرێ دڵنیا بە لەوەی کە تەواوی لەشت لەسەر زەویە 7 هەناسە هەڵمژین 8 هەناسە دانەوە 9 هەناسە هەڵمژین 10 هەناسە دانەوە 11 هەناسە هەڵمژین 12 هەناسە دانەوە دەستەکانتان بێننەوە لاکان چاوەکانتان داخراوە ئەمە شوانەی ئەمڕۆتان تاوانەی بەرنامەی داهاتوو هەر لە ئارامیا بن بەڵێ خۆشەویستانێکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆ بڕگەی ڕێنمایی هاتوچۆیە وەیە پێویستە لەسەر ئێمە هەریەک لە ئێمە پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بێت و پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بێت و ڕێنمایەکان پابەند بکەن بێگومان کە لە ڕاگەاندنەکان و لە تۆڕە کۆمەڵایەتەکانوانە ڕۆژانە گوێبیستی ئەوە بین کە ڕووداوی هاتوچۆ ڕوودەدات لە سەنتەری شارەکان و لە دەرەوەی شاریشە کە بێگومان ئەو ڕووداوانەی کە لە دەرەوەی شاردا ڕوودەدەن بەشێک یەگەڕێتەوە بۆ خراپی ڕێگەوبانەکان و بەشێکیش یەگەڕێتەوە بۆ ئەو سەرپێچی ئاسانی کە لەلایەن شۆفێرانەوە ئەنجام دەدرێت. بۆیە هەریەک لە ئێمە پێویستە ڕێنمایەکانی هاتوچۆ سەرجەم ئەو ڕێنمایانی کە لەلایەن بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆی شارەکانەوانێت دەردەکرێت و ڕێنمایی دەکرێت ئێمە پابەندی بین لە پێناو سەلامەتی هەموو لایەکدا با پێکەوە بینەری ڕێنمایی هاتوچۆ بین و دواترێگە ڕێنۆلاتە. هەموو ئۆتۆمبیلانەی لەسەر ڕێگاکەتن ژیانیان لە دەستۆدایە میهرەبان بە و هێواش لێ بخڕە. بۆ دەبێ منداڵەکەت تەنیا لەبەر بێباکی تۆ بۆ هەمیشە دڵشکاو بێ ئەو بەهاتنەوەی تۆ دڵخۆشە بێت ژیانی وێران مەکە. تیژڕۆیی چێژێکی ئێجگار کاتیە بەڵام ئەوەی بەهۆی ڕووداوی هاتوچۆ ڕوادات کارە ساتێکی هەمیشەییە. ئازیزانت هێشتا چاوەڕێی تۆن
بەڵام نازانن بەهۆی ناهۆشیاریتەوە ئیتر هەرگیز ناچیتەوە لایەن. هەرگیز ناتوانیت پێشبینی بکەیت کەی تووشی ڕووداوێکی هاتوچۆوە بیت، بەڵام ئامارەکان دەڵێن بە هێواش لێخوڕین ژیانت پارێزراوە. بۆچیە بێ هۆکاری مردنەکەت ئۆتۆمبیل بێ؟ لە کاتێکە ئاکرا درێژە بە ژیان بیت و خەونەکانت بەدی بێنی. بەر لەوەی سەرپێچی یاساکانی هاتوچۆ بکەیت، بیر لە هەموو ئەو کەسانە بکەوە کە خۆشیانەوێت. بەڵێ خۆشەویستانێکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆ فیچەرێکی تایبەتە لەسەر شیرینی دروستکردن کە بێگومان لە ئێستادا یان بڵێن لە پێشتردا بە تایبەتی گرنگیەکی زیاتر بە شیرینی دراوە و گرنگی بە خواردنی شیرینی دراوە بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە، بەڵام لە ئێستادا بە خۆشحاڵیەوانێ هاوڵاتیان خواردنی شیرینیان کەمتر کردوتوانێت لە پێناو تەندروستیەکی باشدا. با پێکەوە بینەری فیچەری شیرینەکە بین بزانێ شیرینەکە چۆن دروست دەکرێت.
بەڵێ بەڕێزانێکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆ بڕگەی ڕێنمایی گوڵە بێگومان گوڵیش وەکو هەر ڕۆیکێکی تر پێویستی بە خزمەتکردنە لە ڕووی ژینگەیەوە لە ڕووی جۆری ئەو خاکەی کە تیایدا دەڕوێت هەر ڕۆکە و یا هەر گوڵە و لە خاکێکی تایبەتدا یان لە جۆرێک لە خاکدا دەڕوێ و هەروەها لە ڕووی کەش و هەواشە و پلەی گەرمیەوانێ هەر گوڵۆ پێویستی بە پلەی گەرمیەکی دیاریکراو هەیە هەنێکیان بەرگەی سەرما دەگرن هەنێکیان بەرگەی گەرما دەگرن و هەروەها لە ڕووی ڕووناکی و وزەی خۆرەوانەیە هەندێک ڕۆک پێویستی بە ڕووناکی وزەیەکی خۆری زۆر هەیە بەڵام هەندێکیان بە پێچەوانەوە پێویستیان بە ڕووناکی و وزەی خۆری کەمتر هەیە با پێکەوە بینەری ڕێنمایی گوڵ بین بزانین ڕێنمایەکانی ئەم جارەمان تایبەت بە گوڵچی و دەگەڕێنەوە وڵاتان. بەیانیتان باش لە بڕگەی گوڵ ئەمڕۆ باسی جلدن نەمرەکەین. جلدن نەمر یەکێکە لەو گوڵانێکە بۆ مەبەستی جوانی گەڵاکەی بەخێو ئەکرێت. گەڵاکەی شێوەیەکی جوانی ڕێکی هەیە بۆ سەرەوە هەم یەکێکە لەو گوڵانێکە کە ئەبێتە هۆی ئەوەیکە کە ژینگە پاکاتە و کە بڕێکی جوان لە ئۆکسسیجین ئەیات. شێوەشی زۆر گەورە نیە ئەتوانی لەو شوێنانە داینی کە زاویەکی بچووکە ئەتێ بە گوڵێک داینیت و پڕێکیتەوە. زیادکردنی ئەمڕۆکە لە بەو شێوەیە کە یەکێ لە گەڵاکانی لێکێتەوە ئەیخیتە چەند دەرمانێکەوە بۆ تەشجیعکردنی ڕەک چەند ڕۆژێک و دوای ئەوە یەکسەر ئەخیتە ئەو شوێنێکە ئامادەت کردووە یا ئینجانێکی بچکۆلە سەر لەنوێ ئەبێتەوە بە ئینجانێکی تازە. ئەودانی ئەتوانین بە دوو ڕۆژ جارێ ئاوی بین لە هاوینە تەڵان بە شێوەیەکی زیاتر ئاوین بەڵام ینی زۆر نابێ ئاوبیرێ لەبەری کە تووشی حاڵەتی تەعەفو نەبێت لەبەرەوە وا باشترە کە تەواو ینی زانیمان کە خاکەکەی وشکە بێتەوە ئینجا ئاوی بینە ئاوی زۆر ناوێت بە دوو سێ ڕۆژ جارێ ئاوەبدانی کافیە. وا باشترە لە تاقی پەنجەرە بێت چکە تۆش بەشی خۆی پێویستی بە ڕووناکی هەیە و دەرەجەی حراری هەر وەک نەباتەکانی بەعام چووکەمانەوەی ئیسیواین 20 بۆ 25 زۆر باشە بۆی واتای کە تۆ لە ماڵەوە زانیت با بڵین ئەو شوێنە زۆر ساردەتیاتا داناوە ئەتوانی شوێنەکەی بگۆڕی بۆ زستان و هەروەها لە هاوینە بە هەمان شێوە ئەگەر زانی ئەو شوێنێکە داوناوە زۆر گەرمە دەرەجە حراری بێ بەچل بێنە ئەو شوێنێکە کە خۆتیا دانیشیت و کە فێنکەرەوەی لێە. جلد نمرۆمانە هەر وەکو هەموو نەباتەکانی تر ئاینەشت لەبەر کە لە ژیرۆن تۆزێ نەخۆشیان کەمترە بەڵام لەوانێت تووشی زبول بن تووشی سیزبوون بن گەرما زیاتر بیان بات ئەو نەخۆشیانە زیاتر تووشە بن. بەڵێ ئەزیزان ئەچینە لای کۆتا بڕگەی بەرنامەی ئەمڕۆمان کە ئەویش بڕگەی سیڤە کە بڕگەی سیڤ هەر جارە و باز لە کەسایەتیەک دەکات لە بوارەکانی ڕۆشنبیری بێ کۆمەڵایەتی سیاسی یاخود تەندروستی یاخود ئەدەبی با پێکەوە بینەری بڕگەی سیڤ ئەم جارە بین بزانین چی کەسایەتێکیان وەڵ بژاردین فەرموون. ئەسڵا 1934 مەماوالیدی 1934
بەڵام خزم و کەس و کارەکە لە لادیە کوتیان وەڵا ئەمە ئەوەنگە گەورە نییە شایەتیان هێنا و منیان کرد بە 4 ساڵ کەمتر ئیتر هەروەکو ئەوە مایەوانێ منیش کە چوون بۆ ئەمریکا بەڕاستی وەختی ئەوم نەبوودانیشم شاید بێنمەوە بیگۆڕمەوەمانە هەروەکو خۆی بە 1934ەکە تەواو بەڵێ کاک عومەر جنابتان هەڵمەتەکە نازناوە ئەم هەڵمەتە لە چیوە هاتۆ خۆی من ئەو ناوەم لە خۆم ناکەشوم بۆ ئیزگەی بەغا و لەگەڵ مەرحوم شەمەڵ سایبە زۆر هاوڕێیەکی نزیک بووین بەیەکەوە ئەوەمان هەڵبژارد چونکە ئەیگو تۆ دەست بەی لە هەر شتێک ڕێک و پێک دەرەچێت کەوا بۆ هەڵمەتەکانێ زۆر مهمن ئەنجا لەوەوە بڕیارماننا ئەو لە قەبە بخەینە سەر ناوی من ئیتر لە ئیزگا کە ئەو پرۆگرامە جوانانەی کە ئەمان کرد و لەگەڵ شەماڵ سایب و لە تیپی تەمسیل بیستم لەم بێنا ئەمریخوای کردووە حسێنی ئەمەیانە بێ بیرم کردەوە کەڕەتێک ناوی چی بوو یەکێ لە برادەرەکان کە لەو کاتا پەیوەندیمان هەبوو ئەمانە من سناعەکەم زۆر بەدڵ بوو لەبارەی ناحیەوە کاتوانانی شت دروستکەیت و شتی مهم بکەیت و ئیتر من زۆر حەزم لە دروستکردنی ئیزگە بوو یا شتی وا بوو ینی هیچ هەوڵێکی خۆت یاوە لەم بوارە بەتایبێت خۆ تاقیکەیت و بزانانی ئەتوانی ئیزگێ دروستەکە ئەتوانی کردوشمە و لەوە پێش حتاوەکو کە من بووم بە مامۆستای سناعە لە سلێمانی ئیزگەیەکی پشکۆلم دروست کرد بوو تاوەکو سەرچنارە ڕۆشت بەڵام ئێمە خۆ دەزانی زەحمەت بوو بچین شتی گەورە دروستکەین و هەتاوەکو دوو کەڕەتیش لەو کاتا لە ساڵانی بڵێن پەنجاکانە من داوام لێکرا لەلایەن برادرانەوە کە پچم ئیزگە ئەندۆزیوەتەوە من ژەمزانی کە ئیزگە نییە ممکنە شتی لاسلکی شتی وابێت بە کەڵک نایە بەڵام هەم دیسان وتم قەی ناکە منەچم چوون بۆ پێنجوین کە تەماشام کرد ئەمە مرسیلەی ئیزاعەنیە تەنیا مەچینەیەکە کلاسلکی شتی پێەکەن قەی ناکە دەی هاتووم مادام وایەدا ئەمە زرێنم با تۆزە قسە بکەین تاوەکو ناوشارەکەی پێنجوینە ڕاکە هیچ نەبێ وڵایتر ئەوەیان پێ خۆش بوو خەڵگە هاتن ئەی بە قوربانتان بە میزاعەتان دروست کردو ئەمانە کومێن وەڵامی زایە هەرتا ماڵی ئێوەگا لەوە زیاتر ناگا ئەوەیان بوو دوای ئەوش هاتنەوە مامۆستا کامیل بەسیر هەبوو نازانم ناوی بیستویانە مامۆستا کامیل وەسکوتی بە قوربانە ئەم جارەش محاولەیەکمان بۆ بکە چین بۆ چوارتا لەوێ شتێکی مهمیان گرتووە وتمە ترسم هەر لەو شتەکەی ئەو جارە بێ کوتی ناناوانیە ئەنجاییتر چوون بۆ ئەوێش پاش هەوڵێکی زۆر و ئەملاولا کە تەماشاکەم لەو بابەتەیە ئەویش ئاینیشتمان کردوانێت تۆزێک ئیشمان پێکرد بەڵام ئومێد نەبوو باسی و دەرگانە بکەین کە بە ڕووی تۆ کرایەوە لە ئەمریکا مامۆستا عومەر هەڵمەت چی خەونێکی لە ئەمریکا بەدی هات وەڵاهی جارێ یەکەم هاتنە ئەمریکا شتێکی عجایب بوو بە نسبەت هەموو کەسێکەوە نەک بە نسبەت منەوە کە بێ بتوانێت بێ بۆ ئەمریکا و سەرکەوێت لە کاروباریە خۆزگا ناحیەی گیرفانم بە قۆتر بووایە بۆ ئەوەی کەوا لە وەختا کولی و شتی واتەوەکەم بەڵام بۆ ئیشانی منم کرد ئەمە بۆ ئەوە نییە کە ڕاکەم لە دەستی بەڵام بۆ ئەو ئیشانەی کە ئەم کرد یەجگار سەرکەوتوبووم تا شتم کردبوو بۆ شەریکانە شتم کردبوو بۆ هەڵبژاردننی سەرۆکەکانی ئەمریکا شتم کردو ئەو دائیرانی کە ئیشم تیا کرد و بەڵام عاید بوون بە شەریکەیەکی تر. لەسەر لایەنێکی تر لە کارەکانی تۆ لە ئەمریکا بوەسین ئێوەش سیاسەتە بەڵێ ئێوە گروپێک لە کوردەکانی ئەمریکا توانیتان ڕێکخراوی دروستکەن بە ناوی KNC بە تاکید ڕۆڵی هەبووە لە ئەمریکا و دەوری خۆی بینیوە پێم خۆشە بە کورتی باسێکی
دەوری KNC و ئێوە بکەنە ناو KNC. بەڵێ بڕیارماننا کە کۆمەڵێک دروستکەین ناوی بنێن کوردش ناشنال کانگرس KNC. ئەنجا ئەو پرۆگرامە ئەندام زوربەیان کوردن باز جاریش ئەوە ئەمریکی و خەڵکی تریدایە. ئەنجا لەوە من زوربەیان محاسب بووم و لە عینی وەختیشە مەسئولی ئەوە بووم کە پرۆگرامەکان تەماشاکەم و بە شێوەیەکی وابێکە بڵاویکەینەوە لەو ئانا خەڵکەکە دانیشتون و هەڵپەرچەی کوردی عایلەکانی ئەو ناوچەیە کە هاتوونەتە ئەمریکا و ئەمانە زۆر خۆشە کە ئەم شتانە پیشان بێرێت و ئەمەش بەڕاستی زۆر ناجەح بوو بۆ ساڵەها. یەکی کۆکو کاک ئەسعەد خەیلانی، یەکی کۆکو دکتۆر نەجمەدین و گەلی ئەندامانی تریش کە یارمەتی دەربوون لەوە کە ئەم شتە سەرکەوتوو بێت. بەڵێ خۆشەویستان لە ئێستادا پەیامنێرمان کاروان لە شاری دهۆکە بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە میوانێکی لەگەڵ ئامادە دەبێت کە فێرمان دەکات چۆنێتی بەدەستێنانی هەواڵ و زانیاری. کاروان سڵاو لێبێ و بەیانیت باش پێشێکە بچیتە لای میوانەکەت پێم خۆشە باسێکی کەشوهەوای دهۆک بکەی لە سلێمانی ڕەشەبایە بزانین لە دهۆک کەشوهەوا چۆنە. بله چنور دمت باش بیت دم بینرنگل کردستان باش بیتن کشور هوای پارێزگاه ها دهوکت ئەڤروکە دا وەکو ئەم بینین کو کشور هوایەکی خوشە ینی نه باڕۆڤە هەنە نه باران هەیە هەتاڤە پارێزگاه ها دهوکە هەتاڤەکە باشی هەیە ینی کشور هوا بشەیەکی گشتی گەلێکی خوشە ناوەستانتەری پارێزگاه ها دهوکێدا وەکو تەدا دیارکردن کو ڕەوشە ڕۆژنامەوانی پارێزگاه ها دهوکێ و هەروەسام دەستی خستنا زانیاریان پارێزگاه ها دهوکێ پڕاستیژی وەکو پێدوی ڕێڤەبەریان ڕێڤەبەرن پارێزگاه ها دهوکێ هاریکارنینن دگەل بۆ دەستی خستنا زانیاریە تایبەتیژی بۆ پەیامنێرن هەندێک کەناڵێن جدا تایبەتیژی گەلێ کوردستان مە گەلێک جارم بزافکرینە ئەز بخۆیەکی شوان پەیامنێرەمە کو گەلێک جارەمە بزافکری ئەم هەندێک زانیاریە لەسەر بابەت جدا جدا دەست و بخین هاریکار نبووینە یانجی پەیوەندی ئەمە بەرسف نەدا بۆ نمونە هەندێک کارێن هەین گرێدای ڕۆژە هەواڵاتیانە گرێدای ژیانە ڕۆژانەی هەواڵاتیانە و دویا بیتن زانیاری بهێنەدانج کەسێن بەرپرس و بزانین وڵاتی بزانن بڕێک ئامایکا گەلێ کوردستان بزانن کانێ کاروبارێن وان چاوەپڕێڤە چن بۆ نمونە بەهای کارە بێ بۆ نمونە ڕێژا بەفربارینە یان بارانبارینە بۆ نمونە دابەشکردنا گازەیە ئەڤە هەمی پێتوی هەندەیەک و کەناڵێکی ڕاگەهاندنێ زەردەvê ڕێڤەبەریên vê parêzgehê ve bizanîtin kanê zaniyarî çi ne lê me gelek caran bizavkiriye ku zaniyariyam dest bixîn peywendî bersif nedayne ji bo vê jî me divêtin ku em bûçûna sendîkayê werbigirîn kanê çawa dê zaniyarî bi dest mekevin mafê rojnamevanî divêrê da çi ye eger rêveberek zaniyariya nedetin herwastan mafê sendîkayê çi ye eger sendîka dê çi kar ketin li gora yasayê dê çi pêrabûn hebin eger rêveberek زانیاریان نداتن مدویا اشارت پشتکی دیب دم بری کو ام میوانی ور بگیرین ام نزانین کانه اف بیشین آستان کرنا رفبران گواشتن دست حالات السروانت کاتن یانجی اوان هند شارزاینین کو زانیاریان بدن بو کانال راگهاندنه تنه مرویا کو ام شلای یاستایی و هر واسان شلا سندیکای چه یاستا هنه ام ما مستراقی بیورگیرین ما مستکرم که ویره بو ملسر روشا روشنامه‌وانی باغویل پارێزگاه ها دهو که هم ایک شوی نکومه گازندش رفبران هنه زانیاریان وکو پیدوینادنش ریه یاستایی و تو دشی بو مهندک زانیاریان دای بو چی زانیاری نیند خود فیاسا هاتی در کنم سال 2013 وره یاسا شماره 11 2013 جیک حتی ویگاف که مخابنی و یعنی که چه گره جرا وکی هند بیچن دیش جهه کی چنه جهه کی دزوالا زرنه و افیاسا جیش جهه کی چتا جهه کی نابینا میشن دستا سر بخوا مافی مروی و مجلس شورا کردستانی
و انجمن وزیران چه بتن دیگر لاین دیتریجی هبن افیاسات تو چیتن هشتا نگهشت نکته باره جیبجی که ندا جیبجی که نویش فقره که نافه سایده ها بجتن کو وتن رین ما بین در کردن مجلس شورا و هر سه دزگه ما بحث جای کردن دا وت رین ما در بکن رین ما جی تاتین نویسین دوی دا کو وت وقع کردستان دا بیت بالاف کردن حتی نو که وقع کردستان دا نهاتین بالاف کردن حتی حد کی اوا در فتح دتا وان لایانا وان جها کو بجن یاسا نهات یا بومه نهات یا نهات یا جیبجی کردن خب خوشی دا یاسا هات یا در کردن و امضا سروک پارلمان یاسر و وقع کردستان دا یاسا بخو هات یا بالاف کردن وکو ریه که یاسایی ورد گریتن بس هنده جاره وقتی جهایی که ویت خوش ود زیتن تشید بجتن ریمای بومانه هاتی هم نشین جه بینین بس خب خود یعنی هنده تشید هین ناف یاسای خودات بجتن که ویت هر ریوبریک کسی که یا کارمنده که دست نشان کتن بس شولی او بتن بو وی یاسایی بیتن اگر لایانک یانجی وکو یاساب خود بجیتن هر کسی که ویا شید زانیاری دست خود ببینیتن نکو بیلا روزنامه وام بیتن یا وکولار بیتن ویتن اف کسی هنی هاریکاری بوب کتن حتی پری وجی که یعنی بو روزنامه وانی یا بو وکولاری او تی چوی وان زانیاریاش نادتن بوی ببرم برن بلکه بو هنده جهه که دیتره آن کسی که اگه بچته حساب خوب دست خوب ببینیتن پاره که حساب دادن حقیوان ورقا بس بو روزنامه وان و وکولار ببرم برنجی بس جهه داخله او سببت که هم بیشین کنه اینه افیاسا نهاتی جی کرن وید زیکا اف با چاره سر کردن نه حتی وگاف که با وکیشان و گیرو کردن و جوی لاینی بولانی دی بن جوی دستی بود دستی دی بن یا ساب خود نوارو که ویدا یا ساکا گلکا باشه گلکا پیشکفتیه دیف به زانینت من که و کلی که حال بکردن سر یاسای 650 خالا 98 خالی نبود سر گلک یاسای دورو برید ما حتی گلک یاسای حالات دیتریجی یاسای که پیشکفتیه گلک یاسای دیم برآورد کن گلوی یاسای هندک فقرات دهین یاسا دزوینان زانیاری الولات آلمانیا بجتن اف کسی آکنجی آلمانیا مافب دزوینان زانیاری هی یاسا یا کردستان یاسا مافب دزوینان زانیاری جماره 11 سال 2013 فقره که دهید بجتن هر کسک یعنی نه الا آکنجی کردستان جی بیتن اوه هنی توری ده یعنی برآوردی که هی تشتی که هی بس گله جران بجن اوه یاسا دانای مشرع اوه یاسا دانای و سادانه بیشتن همه که چاهند بنویسن چون هر نهایت بجهینان هاد وری دا کاریاسات مازن اوه یعنی یاسا گلک جانهات یا نویسان بس اوید بیشن اوید داناین احتمالا بشت بیبانی دوینه همه بنویسن چون نهایت بجهینان بدا خواه یعنی وید گیواشتن که مازن هبیتن همی حیجات جی نماینه که ام بیشن که شر داعش بو یبدو ماهی کاتی قیران بون یبدو ماهی کاتین و هر چند اوان تشتاب پیوندی پیوانینه جبلی او فقرات ولی دا بیشتن اگر سر آسایشان اجتماعی مدرسه که بیتن هندک زانیریت نه نداری خستن بس او صحبت تنای کردن هندک جارا دی بیجین مثلا کشو هوا یعنی چه پیوندی امن قومی ونینه یعنی بوش افزانیار نه دانان گله جاره هندک روزنامه وان گازدید کن بیشتر وقتی هم لوگو خو نشاد دن اوی کدوم آخه بیتن لوگوی رویتن یعنی بو هندک عمل ویره بسیاری بکن افیاستا کوتا گوتی یا هاتی گله جان یا هاتی نویسین بس ریک یا هاتی دان کو اف کسی برپرس کو نوید زانیاری بداتن بهانه های کو زانیاری نداتن اوه گناهاوی بو کیت زوریتن بو پارلمان کردستان کو نکریا بریارو یانجی بو حکمت کو دیفچونا و یاستای ناکیت کاتت اجبه جکرنیا لا گناهاوی از خوب زورین بو مشرعی ودانه یعنی هنده جرا مطاطیات کیت نافدا مطاطیات کیت نافدا ایک شوان اواجیک و بحث کریکو مثلا امن قومی ده نهات تعریف کردن حتی اونو کهشت نهات تعریف کردن امن قومی چیه توی ده شد خوش بدت پاش بس وکی بری نکنه و بگوتی هندک زانیاریت های نه جا ناشتت وی بواری دا بس یا باشتر اوه یعنی زیترین وقت
اف یاسا بیت بجهینان اورن ما بین بالا فکرن دا چه حاجه دیتره نمینن بس خاله کادی تریجی اف یاسا یا دیو گریدا یا ما فی کمیسیون انجی دستا ما فی مروی و گریدا اب خو او برادرت بیجن ما دماهی دید که نافمیت دا اف یاسا ما و گریدا برای اینکه چه پیوندی پوانجی نکریه که اف یاسا که اوصاه حتی هات داری خستن و که ماسیت دا هین افیاسا یعنی هندک وکولان اول دیفچوین که مبخوش وکولین یک سروی یاسایی کریه گهش نمی قناعتی که هشتا و نه هایی جه بجه کرن پیتویه بیت هموار کرن جی ما مستهم ایک بسیاری دیشتب کن بوچی بونمونه وکوتا گوتی هندک زانیاری گرداین امن قومی و بس بوچی بو هندک کانالت راجه هندنه بتایباتی آستان یعنی زورترش هندک یندی شد بیشم یعنی و بو گلک شاز ظفریتن ایک شوانا شد بیت اجتهادا کا کسب خوبیتن یا جی حزا کا کسب خوبیتن معرف نشتن صد بینیتن بید وی کابرای سوابق تشتا گلوی کانالی هبوان وی لوگو هبوا جی پرایویتن بس اوا اگر او فقرات بجتن کارمند تایبتمند و یاسای و هات دانان افتشتنا مینیتن چون دی کارمندی بیتن و هر کسی که هات جی دی زانیاری دته اگر زانیاری ندته جی وید بشته بو چن آدمته بلکه بو نمونه از زانیاری بشته هر یا سر سایت ما هی آنجی ما فلان کتاب داری خصیات ده هی هر کتاب بخوب کره اگر وکولار بیت آنجی که روزنامه فهم بیت بلکه کتابی ببرم برج بدته اول باید از ظفریتن خدا جراجی که هی احتمالا سیاست هندک یاسای دیتریجی داشته دفندک دادوار اب خو بیشتر مافیاسا ندیدیه یعنی کاراسات که مثلا هجی دادوار خو بیشتر من یاسا ندیدیه مجبور بودن دجار سندیکا ما رینشتن کردن ما او یاسا بود برن دا اف تشتاج نمیدن اف حجتاج نمیدن اف بهانه نمیدن مادام نما بس از بسیار کادی بتنشتب کم تو که روزنامه‌وانک تایباتی جل سندیکا روزنامه‌وانان کار روزنامه‌وانی کار راگهاندن الپارزگی ها دهو که تایباتی برآورد گل پارزگی هندی تو چهاد بین ده چه بجمته بجم دهو که دا یعنی هچکو دی بیجی وکو روزنامه‌وانک بس بجم هچکو تو بیجی همی بدیج دهو که شول کن یکم دهو که یکم تشت بویا یعنی یکم جه بویا راگهاندن لی دست بکری پشتی سرحل دانه یکم تلویزیون کردستانی کو بعد هنگید گوته پیوکی تیویل دهو که درکت بس بداخل ویگاف که دهو که به تلویزیونه یکم تلویزیون فضایی بو ویده وره با دینانسات بو چاو هاتا دانان هنده که دیتریجی چاف لیکر حرکه که باش روزنامه‌وانی کتا ویده وره بهانا قیرانه او تلویزیون دای خست اوی پشتی ویجی هاتی نفکرن وش بر وی هاتی نفکرن او جهاد ندای خسته یعنی فیگاف که بادیناسات هبو پشتی هنگی وار هات نفکرن وار جی پشتی بادیناسات هات دای خستن او جی کات دای خستن یعنی اوه بو مسئله بو لوینا روزنامه‌وانی گلک خرابه و هر مسا بو مسئله لوین زمانی جیک وی دوری پاش ود بن بداخل یعنی از حست کم جاره کادی اف دزگه بین دانان و بین دامزراندن و دزگه باشتر جی هبن هبونا دزگه زنگین بونا دزگه نشانا وی دوری پیشکفتنا وی دوری گلک ممنون سپاس ما مسترقیب گلک سپاس بوده بو آماده بونا تبله چنوره و او زانیاری بونین کو ما مسترقی بیداین سر کار روزنامه‌وانی پارزگاه ها دهو که تایباتی جی و کوی دیار کردن کو پارزگاه ها دهو که روزنامه‌وانی پیچه که خوش دهو که دیر کری تایباتی جی اف آستانگین کوشلاین روبرن و تندانان بیشین ندان زانیاریا کار روزنامه‌وانی زیاده تر زحمت خسته و هر واسطه هری کار نبونا لایان پیوندیدار جی بو ندان زانیاریا بو هر واسطه بو ندان دزگه راگهاندن دانانان دزگه راگهاندن دور آبادینان گلک گازنده تنکرن کو دور آبادینان شلای روزنامه‌وانی و یا لوازه هم بر پارزگه هندی
زۆر سپاس بۆ پەیامنێرمان کاروان کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە شاری دهۆکەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ میوانەکەت. بەڵێ خۆشەویستان، ئێستاش کاتی گفتوگۆکردنی تەورەکانمانەوە چینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان. ئەویش گفتوگۆکردن دەبێت لەسەر شێوازی بەخێوکردنی ئاژەڵ و باڵندە لە ماڵەوە بۆ پێیکە ئێستا زۆرێک لە هاوڵاتیان گرنگیەکی زۆر بە بەخێوکردنی باڵندە و ئاژەڵە ماڵیەکان دەدەن لە ماڵەوە. بە تایبەتی ئەمڕۆ ئەمانەوەی جەخی لەسەر ئاژەڵە ماڵیەکان بکەینەوە لەبەرەوەی کە باڵندەکان کەمتر بەرکەوتنیان لەگەڵ مرۆڤدا هەیە و زیاتر لە قەفەسدان، بەڵام ئاژەڵە ماڵەکان بەرکەوتنی زیاتریان لەگەڵ مرۆڤدا هەیە و لە هەمان کاتدا باز لە سوود و زیانەکانی ئاژەڵی ماڵی دەکەین کە لە ماڵان. لە هەمان کاتدا باز لەو پێوەرانە دەکەین کە دەبێت لە ئاژەڵی ماڵیدا هەبێت. بێگومان ئێمە ناتوانین هەر ئاژەڵێک ببینین بیهێنینە ماڵەوانێ و بەخێوی بکەین یان ڕای بگرین لە ماڵە. کۆمەڵێک پێوەر و تایبەتمەندی هەیە کە دەبێت لەو ئاژەڵەدا هەبێت ئەنجا بتوانین ڕای بگرین لە ماڵەوە. بۆ مەبەستەش میوانداری زۆر بەڕێز دکتۆرە نەهلا محەممەد، پزیشکی پسپۆڕی ڤێتەنەریمان کردووە. دکتۆرە سڵاو لێ بێ و بەیانیت باش. بەخێر باش. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ تۆش دکتۆرە. ڕۆژی پێنجشەممە کە 9/1/2020 بەڕێستان لە زانکۆی سلێمانی و لە کۆلێژی پزیشکی ڤێتەنەری سیمپۆزیۆمێکتان هەبوو کە درێژکراوەی زنجیرە سیمینارەکانی تایبەت بە وڵاخە بەرزەکان بوو. بەڵام لە ناویاندا ئەسپتان هەڵبژاردبوو کە بێگومان ئەسبێکێکە لە ئاژەڵە جوان و سەرنجڕاکێش و بەهێزەکان بە خۆشحاڵیەوە کە لە ئێستادا گرنگێکی زۆر بە یانەکانی ئەسب سواری دراوە. پرسیارەکەی من ئەوەیە بۆچی ئەسپتان هەڵبژاردووە تا سیمیناری لەسەر؟ بەڵێ زۆر سپاس. بێگومان ئێمە وەکو کۆلێجی پزیشکی ڤێتەرنەری بڕیارمان داوە ساڵانە سمپۆزیۆم سازکەین سەبارەت بەو حاڵەتە کلینیکانەی کە لە کۆمەڵگا و لە ئەو کێڵگانەی کە تایبەتن بە بەخێوکردنی ئاژەڵ ئایا چی هەیە و چۆن چارەسەری بکەین. هەڵبژاردنمان بۆ ئەسب بۆ ساڵی 2020دا بۆ ئەوە بۆ ئەگەرێتەوە بۆ دوو خاڵی سەرەکی. یەکەم ئەگەر بەراوردی ئیمڕۆ بکەین لەگەڵ ساڵانی پێشووترە بە تایبەت لە هەرێمی کوردستانە بەخێوکردنی ئەسب لە ڕووی ژمارە و لە ڕووی هۆی بەخێوکردنی ڕووی لە زیادبوونی کردووە. چەند جارە لەوانەیە بەخێوکرایە تەنهانەت بۆ ئیش و بۆ بار هەڵگرتن بوو، بەڵام ئێستا یانەی ئەسب سواری زۆر زیادی کردووە و لە هەمان کاتە زۆربەی هاوڵاتیان کە باخیان هەیە گرنگی بە ئەوە ئەدەن بە بەخێوکردنی ئەسب. واتە هەر جۆرە ئاژەڵێک یا هەر جۆرە پەلەوەرێک ئەگەر لە کۆمەلگایە زیادی کرد بێگومان کێشەکانیشی ڕوو لە زیادبوون ئەکات. لەوانەیە ئەگەر ژمارێکی کەم بێ سرنجڕاکێش نەبێ، بەڵام ئێمە لە بەونی ئەم یانە ئەسب سوارانی کە هەیە و ژماری ئەسبەکان لە کۆمەلگەمانە بەرەو زیادبوون ڕۆشتووە سیرەکەی نەخۆشەکانی بەڕۆ زیادبوون ئەڕوە. ئەگەر بین بەراوردی خوێندن سەبارەت بە نەخۆشیەکان و بەخێوکردنی ئەسب بکەین سیرەکەین ڕوو لە وەکو مامۆستایان ڕوبەڕووی زۆربەی کێشەکان ئەبینەوە لەبەرەوەی ساڵانی پێشووتر گرنگیمان نەئەدا بەو نەخۆشیانی کە لە ئەسپا هەیە. لەبەر ئەوە تشکمان کردە سەر ئەوەی کەوا بۆ لەبەر ئەو کە ڕێژیان کەمتر بوو بەڵێ کەمتر بوو، بەڵام ئێستا لەبەرەوەی زیادی کردوواتە نەخۆشیەکانیشی بەرەو زیادبوون ئەڕوا. ئێمە وەکو ئەرکێکی سەرشانی پزیشکی ڤێتەرنەری ئەم هۆشیاریانە بڵاوکەینەوە. ئایا ئێمە کە ئەسبمان لە ماڵەوە بەخێو کرد بۆچی بەخێوی ئەەکەین؟ ئایا ئەو نەخۆشیانی دکتۆر پێشەوەی کە باسی نەخۆشیەکانکەین لە سیمپۆزیۆمەکە تەنها پزیشکانی ڤێتەنەری ئامادەبوون یا خود خاوەنی ئەسپەکان و خاوەنی یانەکانی ئەسب سواریش لێ ئامادەبوون بۆی نەی ئەسب سوارەکانمان ئێمە داوات کرده بوو زۆر بەڕێزانی تر کە پەیوەندی بە بابلێن کە بە ئەسپەوە هەبوو داواتمان کرده بوو بێجگەلەوەی خوێندکارەکانمان و مامۆستاکانش. بەڵێ ئێستا باسێکی نەخۆشیەکانی ئەسبکەین یان پێشان پرسیارێ بکەم کە زۆر جار ئەڵەن ناوکی ئەسب لە قۆڵی یا بڵێ لە دەستیەتیان لە قاچێتی ئەمە تا چەند دروستە؟ بێگومان ئەم پرسیارە زۆر جار ڕوبەڕووی پزیشکانی ڤێتەرنەری ئەبێتەوە. ئێمە حەزەکەین لێرەوە کە ئاماژە بۆ بکەین هەرچی جۆرە ئاژەڵێک یا پەلەوەرێک وەکو مرۆڤ ناوکی لەسکایەتی ئەو باوەی کە هەیە کەەوە ئایا ناوکی ئەسب لە دەستیایەتی یا لە قاچایەتی نەخێر ئەو شتە دوورە لە ڕاستەوە، بەڵام لە قاچ و دەستی ئەسپە نیشانەیەک هەیە. ئەو نیشانەیە لەوانەیە بلێم حجمەکەی بەم شێوەیە بێت تقریبن با بڵێن 1 تا 4 هەیە. 1 تا 4ەکەش مەبەستمان لەوانەیە 1 دەستی هەیبێ یا دوانی یا سیانی یا هەر 4 پەلی ئەسپەکە کە هەیبێت. ئەو نیشانێش ئەگەڕێتەوە یا پێی ئەوترەیە حەبل کوستەنائیە بە عەرەبی کە پەیوەندی بەڕووەوە هەیە. ئەوە یەکێکە لەو نیشانێنەی کەوا خوا بەخشیوێتی بە ئەسپا کەوای کردووە خاوەن ئاژەڵەکان لە ڕێی
ئەو نیشانەیەوە ئەسپەکانی خۆیان بناسنەوە ئەگەر بێت تۆ ئەسپێ بکەیتە ناو کۆمەڵی ئەسپەوە ئەگەر ڕەنگەکانیان وەکو یەک بێ نیشانەکانیان وەکو یەک بێ بەڵام لێرە حجمی ئەو نیشانەیە و شوێنەکەی خاوەن ئاژەڵەکە ئەیناسێتەوە ئەشگۆڕێ بۆ چونێکی تر هەیە هەر لەسەر ئەسب ئەڵێن ئەگەر کلکی ئەسب ببڕیت ئەسپەکە ئەمرێ ئەمەیان تا چەند دروستە ئەمە ئەم قسەیەکی باوە لە ناو بەتەکید باوە ئەمەش هەر ئەگەر بیگەڕێنینەوە ئایا ڕاست و دروستێکی بۆ چووی ئەگەڕێتەوە ئەمە کاتی خۆی لە بینی بابلین هۆزەکانەیە عشایرەکانە بێگومان ئەسپیان بەکارهێنا بۆ شەڕ کە ئەو ئەسپانیان بەکار بهێنایە ئەگەر بێ و عشیرەتێک بەرامبەر عشیرەتێک زاڵتر بواە یەکێ لەو تهدیدانەی بابلین بەرامبەرەکەیان کە ئەکرد ئەوە بووکەوە ئێمە وهاتان لێ ئەکەین ئەسپەکانتان هەمووی ئەکوژین ئەسپ کوژنەکە بە چیوە دەستیان پێ ئەکرد ئەچون کلکیان ئەبڕی کە بەیانان هەڵ ئەسان ئەو عشیرەتی کە ئەسپەکانیان ئەبینی کلکەکەی بڕاوە ئەتر وەکو ئابروچوونێک وەکو حیابوونێک ئەیانوت تازە بابلین ئەوەی بەرامبەرمان سەرکەوتو لە ئێمە بۆی ئەتر دوو ڕۆژەکە نەبێتە ناوێک بۆمان کە ئەبلێن کلکەکەی بڕاوە و حیان بچێ ئەچون خۆیان ئەیان کوشت ئەتر وا باوبوو کە وەکو کە کلکیان بڕی ئەسپەکە خۆی لە دوورە لە ڕاستیەوە دوورە لە ڕاستی دکتۆرە ئەسپی کوردیمان هەیە بڵێ کە تایبەت بێ بە کوردی زۆرجار بڵێ ئینگلیزەکانیان وڵاتە ئەوروپیەکانیان عەرەبە ئەڵێمە ئەسپی عەرەبیە مەشهورە ئەسپی عەرەبی لەناو کوردیە ئەسپی ڕەسەنمان هەیە بڵێ کوردی بێ بەتەکید هەمانە یعنی حتى زۆربەی سەرچاوەکان و ئەیسلمێنن کەوا لەوانەیە ئەسپی کوردی پێشی ئەسپی عەرەبی پێش ئەسپی چەند وڵاتی کەیا هەبێت هەر بۆ تەکید لەسەر ئەمەیە ساڵێکیان کۆنفرانسێک لە ئێرانە سازدرا و زۆربەی بابلین مامۆستایان و پسپۆران و شارەزان لە ئێران کە کۆبوونەوە هەر لەو کۆنفرانسەیە باسی ئەوە کرابوو کە ئەسپی کوردی ئاسیل هەیە و سەرچاوەکەشی ئەگەڕێتەوە بۆ شاری کەرکووک بەڵام بەداخەوە لەڕێ بابلین قواری سیاسی و نەبوونمان بە دەوڵەت وهای کردووە دەوڵەتەکانی دراوسێمان ناحەزانمان وها بکەن ئەو سفتانەی کەوا لە ئەسپی کوردی هەیە ئەیقۆزنەوە بۆ لای خۆیانەوە وهای کردو ئێمەیان شاردوێتەوە بۆ یەکێک ئێمە لەو ئامانجەمنەمان بۆ سازدانی ئەم سیمبۆزیەمە بۆ دانانی بەردی بناغەیە کە بۆ ئەوی ئێمە بگەڕێن کە ئەسپی کوردی ئەسیل بدۆزینەوە لە هەمان کاتە ئێمە بیسەلمێنین و تەسبیتی بکەین کەوا ئێمە لە هەرێمی کوردستانە ئەسپی ئەسیلمان هەیە هەر تەئیدەن بۆ ئەم قسەیە کە وەکو کۆلێجی پزیشکی ڤێتەرنەری کە خوێندکارێکی دکتۆرامان هەیە یەکی لە توێژینەوەکانی کەوا کردێتی سەبارەت بە ئەوەی سەگی هاوشارە خۆشبەختانە لە توێژینەوەکەی سەلماندێتی کە سەگی هاوشار ئەسڵەکەی ئەگەڕێتەوە بۆ کوردستان ئێستا ئێمەش لەم سمبۆزیەمە ئامانجمان لەوە بوو بدانانی بەردی ئەو بناغەیە بوو زۆر باشە دەستەکانە خۆش بێ دکتۆرە پێم خۆش ئەو کاتی کامەومانە تایبەتێکین بە ئاژەڵی ماڵی یا بڵێ ئاژەڵ ڕاگرتن لە ماڵە با سەرەتا بزانین ئەو پێوەرانە چین کە ئەبێت لە ئاژەڵی ماڵیە هەبێت ئەو تایبەتمەندیانە چین کە بێت لە ئاژەڵێکە هەبێت بۆی کە بتوانین لە ماڵەوە ڕای بگرین بێگومان ئێمە بە نسبەتی ئەو ئاژەڵانی ئیستا کە باوە لە ماڵەوە بەخێو کرێ بەتەکید ماڵ لەگەڵ ماڵە جیاوازە بەپێی ئەو بابلین ئیمکانیت و یان با بڵێن حەجمی ماڵەکە و ئایا حەدیقەکەی چێگە بەتەکید لەوانەیە ئێمە دەست پێ بکەین لە کەناریەکەوە لە بووکە سوورەیەکەوە لە تووتیەکەوە لە بولبولێکەوە بێجگەلەوەی کەوا ئێستا زۆر باوە کە هاوڵاتیان گرنگی بە بەخێوکردنی سەگ و پشی لە ئەدەن لەوانەیە ئەوانەی کە باخیان هەبێ گرنگی ئەدەن بە بەخێوکردنی ئەسپ و تاوس و کەو وهای لێ کردووە ئێمە بەپێی ئەو ئەزمونەی کە هەمانە ئێستا هاوڵاتیان گرنگی بە بەخێوکردنی زۆر جۆری ئاژەڵ ئەدەن ئایا ئێمە وەکو پزیشکی ڤێتەرنەری چ هۆشیاریەک بڵاوکەینەوە سەبارەت بەم نەخۆشیانە بێگومان ئاژەڵش وەکو زینەوەرێک کە لێرە معڕەزە بۆ تۆشببوونی زۆر حاڵاتی نەخۆشی بەیانی لەو حاڵەتە نەخۆشیانی کە هەیبێت بگوازرێتەوە بۆ مرۆڤ واتە ئێمە لێرە هاوڵاتیان لێرە دڵنیا ئەکەینەوە کەوا بە بەردەوامی سەردانی پزیشکی ڤێتەرنەری بکەن بۆ ئەوەی کە دڵنیا بن ئایا ئاژەڵەکەیان یا پەلەوەرەکەیان نەخۆشەیان نەخۆش نییە خاڵی دووەمیان دەبێ بە بەردەوامی کوتان یعنی ئەو ئاژەڵانەیە ئەو پەلەوەرەیە ئەو سەگ و پشیلەیە پێویستی بە کوتان هەیە دکتۆرە کوتان پێش ئەوەی کە ببرێتە ماڵەکەوانێ پێویستە بکوترێ یاخود کە لە ماڵەکەشا بێ مانگانە یان بە پێی وەرز بڕۆن کوتانی بۆ بکرێ لێرە ئەگۆرت لە حاڵەتەکە ئایا من بۆ نمونە ئەگەر ئەسپێکم لە ماڵەوە هەیە بەچکەی بوو من لێرە خۆم بەرنامە بۆ ئەو بەچکەیە بەکاردێنم چی لەگەڵا بکەم بەڵام ئەگەر چون من ئەسپەکەم کڕی لە دەست وەکو بوومە دەستی دوو دەبێت پرسیار بکەم لە خاوەن ئاژەڵی یەکەم
چیت بۆی کردو چیت بۆی نەکردو تووشی چ نەخۆشیێک بووە ئەگەر بەرنامەی کوتانەکەی بۆم داڕشت و واوام کردو پێویستەکە لە فلان کاتە بچی بیکوتی دەبێت ئەو بەرنمەیەمان ئێمە هەبێت زۆر کەس هەیە ئەلی ئێمە ئەو زانیاریانەمان دەست ناکەوێت لەوانێ دەستی دووەم سێم چوارم بیکڕی پێویستەکە ئەو کاتە سەردانی پزیشکی ڤێتەرنەری بکە و بەرنمەیەکی بۆ دانێت لەبەرەوەی تۆ دەبێت حساب بۆ ئەو بکەیت چەند نەخۆشیێک هەیە لە ئاژەڵەکەەوە ئەگەری هەیە بۆمان بگوازرێتەوە دکتۆرە لە وتەکان ئاماژە بۆ کرد کەوت ئەسپم هەیە لە ماڵەوە ئەوەی زانیاریمان هەبێت کە یەکێک لە ئەسپەکانت وا بزانم زامار بووە ئەم زاماربوونەی بزانین هۆکارەکەی چی بوو و چەندێکی پێچ و تا چاک بووە بەڵێ ئێمە بەنسبەتی ئەسب ئەگەر بەراوردی بکەین بە ئاژەڵەکانی کە حتا ئەو نەخۆشیانی کە لە ئەسپا زیاتر دەرەکەوێت چییە؟ بەتاکید ئێستا ئەوەش ئاماژەی پێدەم بەڵام من یەک خاڵێکە سەرەکی هەیە بە سەبارەت ئەسب ئەمەوێ حەزەکەم باسی بکەم تقریبا 2400 ساڵ پێش ئێستا ئاماژە بەوە کراوە کەوا گرنگی ئەسب لە قاچیاتی یا لە دەستیاتی ئەگەر بێ و ئەسپێک قاچی یا دەستی لە دەستدا ئەو ئەسپە ئەتر دەبێت لە ناوبەری ئەتر پێویست ناکە بەخێوی بکەین بەداخەوە ئێمە ئەسپەکەمان کاتێ هەستمان پێکرد قاچی دواوەی زامدار بوو لە بینی سنەکەی و با بڵێن ئەم منتەقەی وهای لە هاات ئێمە ئەگەر وەکو بەراوردێکن پەنجەی وەکو لێ ببێتەوە ئەمەش سەبەبەکەی ئەوە بوو لە بینی بلۆکێک و سیاجەکەی حەسر بوو بۆ ماوەیەکی زۆر برینەکەی وهای لێکرد برینێکی قوول بوو بە تەبیعەت ئەسب ئەگەر ئەو کاتی بریندار ببێت بە تایبەت ئەو منتەقەیەی 6 مانگ بۆ ساڵێکی ئەوێ هەتا چارەسەر بکرێت زۆر ناڕەحەت ئەبێت لەبەرەوەی حەجمێکی زۆر زەخ دەکاتە سەر ئەو چوارپەلەی ئەگەر بەر ئەسەیری قاچکەین قاچێکی باریکی هەیە هیچ ماسوولکەیەک لەو شوێنەیانە ئەوەش وای کردووەکەوە ئەسب کە قاچی لە دەستدات کە ئەتر تۆ ناتوانانی بەخێویکەی لەبەرەوەی هیچ سوودێکی نامێنێ بەڵام خۆشبەختانە کە بە بەردەوامی من چارەسەریم ئەکرد و ناش شارمەوە یعنی چارەسەرکردنەکەی زۆر ناڕەحەت بوو لەبەرەوەی بەڵێ زامدار بوو ئازارێکی زۆری هەبوو کە بمانویستای نێزک بینەوە لێی لەقەیدا کاردانەوەی هەبوو ئەمەش وای ئەکرد یعنی ئێمە زۆر بە ناڕەحەتی هەتا بتوانین چارەسەری بکەین بەڵام توانیمان لەخوا بە زیاد بێ بەڵام دوای ئەوەی چی کە یەکێک لەو بابلین ڕێگانەی کە برمانە سەر بۆ چارەسەرکردنەکەی لەلایەکەوە سوودی هەبوو لەلایەکەوەش زەرەری گیان بە ئەسپەکە ئەسب بەو تەبیعەتانە کە دەبێت ڕۆژانە بۆ ماوەی تقریبان 8 کات ژمێر تۆ تەدریبی پێ بکەیت و دەبێت بسۆڕێتەوە بەڵام تقریبا من 10 ڕۆژ بۆ 14 ڕۆژ حەبسمان کرد بەس بۆی کەەوە هەتا زامدارەکە یان برینەکەی چاک بێتەوە ئەوە وای کرد زۆر کاری کردە سەر نەفسێت ئەمە بۆ برینێک 6 مانگ بۆ ساڵێکی پێویست بۆ چاکبوونەوەی ئەی ئەگەر بشکێت ئەگەر لە حاڵەتێکا بشکێت چاکبوونەوە ئەگەری هەیە یاخود لە کۆتاییا بێ بکوژرە بە دەردی خۆت لە زانستی پزیشکی ڤێتەرنەری دەبێت لە ناوبرێت تازە چونکو قاچی ئەسب لەبەرەوەی هیچ ماسوولکەیەکی لێ نییە ئەو بەشەی ئەتر کە قاچی کەشکە ئەگەری چاکبوونەوەی نییە ئەگەری چاکبوونەوەی نییە ئەتر بەخێوکردنەکەی یعنی زەرەری هەیە قازانجی نییە زۆر باشە ئێستا بگەڕێنەوە سەر ئاژەڵە ماڵیەکان کەوتمان لە ماڵەکانە ڕائگیرێت پێم خۆشە لە جێگە و ڕێگەوە باسکرێ هەر ئاژەڵە بە پێی شێوازی خۆی جێگە و ڕێگەی تایبەتی پێویستە یان هەر یەکان بۆ منە سەگ بێت پشیلە بێ لە ئێستادا سمۆرەش ڕائگیرێ لە ماڵە ئەمانە جێگاکانیان چیان پێویستە و پێویستە چیان بۆ بکرێت ئەگەر ئێمە بێ باسی با بڵێن پەلەوەرە ماڵەکان کەین بە تایبەت تووتی و بولبول و کەناری ئەم جۆرە تێرانە زۆر ناسکن یعنی بەداخەوە من زۆر جار تێبینیم کردو ئەو حاڵەتانی کە دێن بۆ ڕاگررتنی پەلەوەر و باڵندە لەگەڵ ئاژەڵەکانە جیاوازی زۆرە یەکێک لەوانەیە کە ئێمە ئەگەر باسی باڵندە بکەین زۆر حاڵەت دێتە لای ئێمە خاوەنی ئەو پەلەوەرانە هەست بەوە ئەکەن با بڵێن تەسەڕفاتی ئەم جۆرە پەلەوەرە لە ماڵەوە گۆڕاوە یەکەم پرسیار کەلی ئەکەین لە چۆدای ئەنێن کە باسی مطبەخ ئەکەن ئەوە یەکێکە لەوانەی بۆنوبەرامی ئەو چێشتەیە پیاز سوور ئەەکەیتەوە یا هەرچی بۆنی کارە کاتە سەر نەفسێتی ئەو پەلەوەرە حتا تەنانەت هەندێک جار وای لێ کات عاجز ئەبێت لەوانەیە تووکەکەی خۆشی لێ بکاتەوە شوێنەکەی کوێ دەبێت شوێنەکەی بۆ نمونە ئەگەر وەکو تۆ
تیرێکی نازدارە پارەیەکی زۆر پێداوە زۆر ئاساییەتەوە لەو ژوورەی کەواتۆ دائەنشی لی لە ڕووی گەرما و سەرمایەکەی لە ڕووی تەهویەوە کە هەمووی مەزبوط بێ بێگومان ئەوەش بۆ پەلەوەرەکە زۆر باشە بێت بەڵام من بچم بیبم لە هەورەبانێک داینم لە حوشەکە داینم شوێنێکی سەرما یا زۆر گەرمای بێ ئەمانە هەمووی کاریگەر ئەبێت لەسەر نەفسیەتی تیرەکە ئەنجەوای لە کات ئینتاجیشی کەم ئەبێتەوە لە ڕووی خواردنەوە دکتۆرە خواردنەکانیان پێویستە چۆن بێت خواردنەکانیان بە پێی بابلێن ئێمە ئاژەڵەکان و حتا پەلەوەرەکان خۆشی ئەگۆڕێت ئەگەر من باسێکی بابلین بەخێوکردنی ئەسب بکەم هەر ئەسپێک بەپێی قەبارەکەی تقریبان ئەگەر بۆ نمونە 450 کیلۆ بێ ڕۆژانە 4 کیلۆنی و بۆ 7 کیلۆ بەس کای ئەوێ بێجگەلەوەی دەبێت بە بەردەوامی تۆ میوەی بیتێ بە بەردەوامی سەرچاوەیەکی وەکو جۆی میوەشەخۆن میوە زۆر عجایب ئەخۆن بە تایبەت ئێمە بە تەن خیارمان بۆیان ئەکری جیزەریان بۆ ئەکرین لەبەر ئەوەی زراوی نییە بە بەردەوامی دەبێت خواردن بخوات ئەسب یعنی ئەمەش وەکو ناحەیەکی کورفە ئەوەش زانیاریە کە زراوی نییە زراوی نییە بەڵێ حتا زۆر جیاوازە لە ئاژەڵەکانی کەیە یعنی حتا بۆ هەستیشی من یەکێک لەو ڕێگانی لەوانەیە لە ماڵەوە حەزم نەکرد بێت ئەسب بەخێوکەین لەوانێ وەکو ئافرەتێک ئەگەر بیری لێ بکەمەوە من دوو خاڵێکە دەمەوە یەکەم سەلامەتی منداڵەکانم لەوانەیە ئەو ئاژەڵە گەورە عزیەتی بە لەوانەیە لە ڕووی پیسی و پاکیشەوە بەڵام کە کاتێک هەر زووبانمیانەکە دایکەوەرە بۆ لای دایکەوە بۆ لای هەستم کرد کە تۆ ئاژەڵ بەخێوەکەی بەجددی یعنی ئەحساسێکی زۆر خۆشی ئەیاتێ بە تایبەت ئەسب یعنی لە کورداواری خۆشمان ئەلێ ئەو ماڵی کە ئەسپیتیابێ بەرەکەتی لێ ناڕێت یعنی هەندێک شت لە کۆمەلگای باوە جابینەوە ئەگەر باسی خواردنەکانی ئەگەر سەگکەین ئەو سەگەی تۆ بەخێوی ئەەکەی بۆچی بەخێوی ئەەکەی هەندێک کەس هەیە ئەوێ سەگێکی دڕ بەخێو کات یعنی سەگەکەی دڕ بێت بۆ ئێستا باسێکی سوود و زیانەکانی بەخێوکردنی ئاژەڵی ماڵی بکەین بەڵێ بزانین سوودەکانی لە چیایە و زیانەکانی لە چیە سوودەکانی ئەم ساڵانی ئەخیر من کە بەراوین بۆچی بەخێوە ئەم ساڵانی ئەخیر کە من وەکو بابلین زیاتر کە پەیوەندیم هەیە لەگەڵ خاوەن ئاژەڵەکان یەکەم شت وەکو ناحیەکی نەفسی زۆر خۆش باسی ئەەکەن بە تایبەت بۆ مناڵە یعنی کە تۆ لە ماڵەوە کە ئاژەڵێک سەگێک یا پشیلەیەک یا هەرچ جۆرە ئاژەڵی کە پەلەوەرێ بەخێوی ئەەکەی سێرەکەی ئەو ماڵە بە تایبەت مناڵەکانی یعنی دایمەن حرەکێک و نەشاتێک و چالاکییان تا پێدا ئەبێت پرسیارێکی زۆر لەوانەیە لە زۆر ڕووی تەکنەلۆژیاوە دوور بکەونەوە خەریکی ئەوە ئەبن پرسیاریان تا دروست ئەبێ سۆزێکیان بۆ ئەو ئاژەڵە پێە ئەبێ وهایە لێدێ هەست بە ئازاری ئەو ئاژەڵە ئەکەن یعنی بە بەردەوامی چی لەگەڵا بکەین چۆن چاکی بکەینەوە ئەکوێتە ناو کۆمەلگا بۆ لای پزیشکی ڤێتەرنەری یعنی تەنانەت من جارێکی حاڵەتێکم بۆ هات ئەم ئاژەڵی هامستەر بوو تەنانەت من چی سەڵشم بۆ هاتووە یعنی بۆ ئەوەی کەوە حاڵەتێکی هەیە ئێمە لەوانەیە من باسی خۆم کەم هەتا ئێستا نەم خوێندووە لەسەر کیسەڵە یعنی سێم کرد خەڵک هەیە کیسەڵش بەخێو ئەکات یعنی وهای لێ هاتووە ئەمانە لەلایەکەوە یعنی وەکو خۆشحاڵیەک ئێمە باسیەکەین وەکو پزیشکێکی ڤێتەرنەری کەسێرەکەین هاوڵاتیان چۆن سرنج بە بەخێوکردنی ئاژەڵ ئەدا ئەمەش وای لێمان کردو ئێمە وەکو پزیشکی ڤێتەرنەری ئێمەش ئەمانەوە گەشە بە خۆمان بکەین و زانیاریمان هەبێ سەبارەت بەو نەخۆشیانی کە باوە لێیان ئەمە کە باسمان کرد سوودەکانی زیانەکانی زۆر بە کورتی دکتۆرە کاتمان نەماوە زیانەکانی چین یان نەخۆشیەکانی بێگومان وەکو هەر زیینەوەریکەی هەندێک نەخۆشی هەیە تایبەتمەندە بە ئاژەڵەکەیە پەلەوەرەکە خودی خۆی ناگوازرێتەوە بەڵێ یعنی زۆربەی نەخۆشیەکان هەیە کە تایبەتمەندە بەخۆیەوە بەڵام هەندێک نەخۆشیش هەیە بە تەکید لەوانەیە لە پشیلەیە ئەگوازرێتەوە بۆ مرۆڤ لە سەگ هەمانە نەخۆشی ئەگوازرێتەوە بۆ مرۆڤ لە ئەسپە ئەگوازرێتەوە لە پەلەوەرە ئەگوازرێتەوە بۆیە هەر هاوڵاتیەکە چ جۆرە ئاژەڵێکە پەلەوەری لە ماڵەوە هەیە هەستی بە شتێکی غێر تەبیعی کرد پێویستەکە سەردانی پزیشکی ڤێتەرنەری بکە بۆی دەستیشانی نەخۆشیەکە زۆر باشە سەرکردنی دەستەکانە خۆش بێت یان زۆر سپاسمان دومان کردی زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە نەهلە محەممەد پزیشکی پسپۆری ڤێتەرنەری زۆر سپاسمان دومان کردی بەڵێ بەڕێزان ئێستاش راپۆرتێکمان ئامادەیە لەسەر ڕیزبەندی نیشتیمانی زانکۆکانی کوردستان کە ڕۆژی پێنجشەممە لە 9 لە شاری هەولێر لە مەراسیمێکی تایبەتدا ئەم ڕیزبەندیەکرا بە پێکۆبینەری راپۆرتەکە بین و دواتر لەسەر هەمان تەوەر بەردەوام دەبین. لە هەنگاوێکی دیکەدا بە ئاراستەی برەودان و گەشەسەندنی زیاتری خوێندی باڵا لە هەرێمی کوردستان وەزارەتی خوێندی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جاری چوارەم ڕیزبەندی نیشتیمانی زانکۆکانی هەرێمی کوردستانی ڕاگەیاند تایدا
ڕیزبەندیەکە زانکۆ حکومیەکان و زانکۆ هەلیەکانی تێدا بوو. لە وتەیەکیشدا دکتۆر ئارام محەممەد قادر وەزیری خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی بە گرنگیەوە باسی لە پرۆسەکە و بەرەوپێشچوونی زانکۆکانی هەرێمی کوردستان لەسەر ئاستی جیهان کرد. باسی زانکۆکانی کوردستان لە نێو ڕیزبەندیەکانی جیهان گۆڕانکاری بە چاویان بەسەردا هاتووە. بۆ نمونە لە ساڵی 2014دا زۆربەی زانکۆکانی کوردستان لە ڕیزبەندی 16,000 و بەرەوخوار و خراپتریشدا بوون. بەڵام ئێستا هەندێک لە زانکۆکان گەشتونەتە ڕیزبەندی 4,000 و ئومێدیشمان وایە بەرەو باشتر و سەرکەوتوتر هەنگاو بنێت. گروپی بی زانکۆی سەلاحەدین، زانکۆی سۆران، زانکۆی سلێمانی، زانکۆی کوردستان هەولێر، زانکۆی دهۆک، زانکۆی کۆیە، زانکۆی هەولێری پزیشکی. ئەو زانکۆیانەی کە دەکەونە گروپی سی بریتین لە زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی، زانکۆی چەرموو، زانکۆی پۆلۆتەکنیکی هەولێر، زانکۆی ڕاپەڕین، زانکۆی پۆلۆتەکنیکی دهۆک، زانکۆی گەرمیان، زانکۆی زاخۆ. ئەو زانکۆیانەی دەکەونە گروپی دی تەنها بریتیە لە زانکۆی هەڵەبجە. سەرنجامی گشتی ڕیزبەندی نیشتمانی بۆ زانکۆ تایبەتەکان لەسەر ئاستی هەموو پێوەرەکان ئەو زانکۆیانەی کە دەکەونە گروپی بی لە نێو گروپی بیدا بە شێوازی دیسان و ڕاندەم ڕێکخراون ئەم زانکۆیانەی لای خوارەوە. زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی، زانکۆی تیشکی نێودەوڵەتی، زانکۆی جیهان هەولێر، زانکۆی گەشەپێدانی مرۆیی، زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنۆلۆژیا، زانکۆی نەورۆز. ئەو زانکۆیانەی دەکەونە گروپی سی بریتین لە زانکۆی جیهان سلێمانی، زانکۆی جیهان دهۆک، زانکۆی لوبنانی فەڕەنسی، زانکۆی نۆڕج. ئەو زانکۆیانەی کە دەکەونە گروپی دی بریتین لە زانکۆی کاسۆلیک، زانکۆی ئەربیلی نێودەوڵەتی، زانکۆی بەیان. ڕیزبەندی نیشتیمانی زانکۆکان جۆرێکە لە پێشبڕکێکی زانستی لە نێوان زانکۆکان کە بە سیستەمێکی ئەلیکترۆنی کاری لەسەر دەکرێت. 8 پێوەری سەرەکی و 48 پێوەری لاوەچی هەن بۆی زانکۆکان کاری لەسەر بکەن تا ڕکابەری لەسەر هەر سەیاستەکەی ڕیزبەندی نیشتیمانی بۆ زانکۆکانی هەرێمی کوردستان بکەن. پێوەرەکان بە تایبەتی بریتین لە ئەنجامدانی توێژینەوەی زانستی. ئەو زانکۆیە لەو ساڵەیە چەند توێژینەوەی زانستی ئەنجامداوە. توێژینەوەکان لە چۆ بڵاو کراونەتەوە. ئەو گۆڤارانەی کە توێژینەوەکانیان تیا بڵاو کراوەتەوە ئاستی کاریگەریەکان لەسەر جیهان چۆنە. ئایا فاکتەری کاریگەری هەیە، فاکتەری کاریگەری بەرزەیە بەرز نییە. و هەروەها زانکۆ چۆن توانیوێتی مامەڵە لەگەڵ کواڵەتی بکە، لەگەڵ متمانی نێودەوڵەتی بکە، لەگەڵ ژێرخانی زانکۆ و گەیشتن بەسەر چاوە زانستیەکان و بەدەستهێنانی گرانتی نێودەوڵەتی و لە هەمان کاتیشە تا چەندێک زانکۆ توانیوێتی لە ڕووی کواڵەتیەوە بەرەو پێشەوە بڕوا. ئەمانە ئەم پێوەرانە هەموو بەیەکەوە لە ناو سیستەمێکی ئەلکترۆنیان ڕێکخراون. ئەو زانکۆیانە هەموو داتاکان و زانێرەکانی خۆیان داخڵەکەن، سیستەمەکە بە شێوەیەکی ئەلکترۆنی هەمویان خاتە ناو پێشبڕکێەوە. ڕیزبەندی نیشتیمانی زانکۆکانی هەرێمی کوردستان فاکتەرێکی گرنگە بۆ خۆڕێخستن و خۆئامادەکردن بۆ هەموو پێوەرانەی کە زانکۆکانی کوردستان دەبەنە نێو ڕیزبەندی زانکۆکانی جیهان تا لەو ڕێگەیەوە خوێندی باڵا و زانکۆکانی هەرێم لەسەر نەخشەی زانستی و ئەکادیمی جیهان دەربکەون. زۆر سپاس بۆ هاوکارانم بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە. بەڵێ بەڕێزان هەر لەسەر درێژە پێدان بە گفتوگۆکانمان لەسەر ئەو ڕیزبەندیە و یا بڵێ لەسەر ئەو راپۆرتی کە ئامادە کرابوو کە راپۆرتەکە تایبەت بوو بە ڕیزبەندی نیشتیمانی بۆ زانکۆکانی کوردستان بزانین ئەو پێوەر و بنەمایانە چین کە ئەم ڕیزبەندی لەسەر ئەنجام دراوە. لە هەمان کادا ئامانج و گرنگی ئەم ڕیزبەندیانە لە چیدایە. بۆ ئەمە بەسەش میوانداری زۆر بەڕێز دکتۆرە ئاوا عومەر فەتاحمان کردووە، ئەندامی لیژنەی باڵای ڕاکێکی زانکۆی سلێمانی. دکتۆرە سڵاو لێبێ و بەیانیت باش. بەخێربێ. زۆر سپاس. سەرەتا بە بزانین یان لەوە دەست پێ بکەین کە ڕۆژی پێنجشەممە لە شاری هەولێر لە 9 ئەم ڕیزبەندیە کرا بۆ زانکۆکانی کوردستان. گرنگی و ئامانجی ئەم ڕیزبەندیە لە چیدا بوو؟
ڕێزبەندی نیشتیمانی لە بیدایەتەوە کە بڵێندانرا ئامانج لێ ئەوەیە کە زانکۆکان پێشبڕکێ بکەن بۆ ئەوەی ئاستی کواڵەتی و توێژینەوەیان بەرز بکەنەوە و هەروەها ئەمەش بۆ ئەوەی کە بتوانین زیاتر بە نێودەوڵەتی ببین و لەسەر ئاستی جیهان پلەکانمان بەرەوبەرە بەرز بێتەوە بەڵام بۆیە پێشتر بە باشیان زانی لە وەزارەتەوە کە ڕێزبەندیەکی نیشتیمانی هەبێ لەناو خۆمانە کە بڕکێ بکەین بۆ ئەوەی کە ئاستی زانکۆکان بەرەو پێشبەرین. ئەم ڕیزبەندیە سەرەتا یەکەم ڕیزبەندی بزانم لە ساڵی 2015 لەسەر ئاستی کوردستاندا یەکەم ڕیزبەندی بکرێت. ئەم ڕیزبەندی لەسەر ئاستی کوردستان تەنها لە ئاستی کوردستاندا یەکەم ڕیزبەندی بوو یا لەسەر ئاستی عێراق یەکەم ڕیزبەندی بوو؟ لەسەر ئاستی عێراقیش یەکەم ڕیزبەندیە کە بەو شێوەیە ئەکرێت و هەروە پرۆژەکە بڵین کە لەو کاتەوە بووە تا ئێستاش هەر کە بەردەوامە تا ئێستا توان بڵم یەکەم ڕیزبەندی نیشتیمانیە و کە بەردوانی شێتی لە عێراقیشا کە ڕاستە لە عێراقان نییە تەنها بۆ زانکۆکانی هەرێمی کوردستانە لە ئێستادا نییە لە بڵێ وەزارەتی خوێندنی باڵای زانکۆکانی عێراق ئەو ڕیزبەندیە ناکەن بۆ تەواوی شارەکانی عێراق نەخێر تەنها بۆ هەرێمی کوردستانە ئێستا بەس هەموو زانکۆ حکومی و ئەهلیەکانی هەرێمی کوردستان ئەگرێتەوە حکومیەکانیش و ئەهلیەکانیش هەردووکیان زۆر باشە. ئێستا بە باسێکی ئەو پێوەرانە بکەین کە ئەم ڕیزبەندی لەسەر ئەنجام درراوە بزانین ئەو پێوەرانە چین کە ڕیزبەندیەکەی تیا ئەنجام درراوە بە ئێمە بڵێیتەوە بینێرانیش. ڕیزبەندیەکە خۆی ئەتوانین بڵین لە 8 تەوەری سەرەکیە لە 8 پێوەری سەرەکیە خۆی گرێتەوە پاشان دابش بۆتەوە بەسەر 42 دانەیترا بەڵام پێوەرە سەرەکیەکان ئەتوانین بڵین لە ستافی ئەکادمی توێژینەوە چالاکیێنەوە دەوڵەتیەکان کواڵەتی هەروەها کواڵەتی چی شتێک کواڵەتی فێرکردن کواڵەتی لە چەند تەوەرێک خۆی بینێتەوە ئەویش ئەو تەوەرانەش بریتە لە کواڵەتی خوێندن و فێرکردن و هەروەها لە ڕووی دڵنیایی جۆریەوە کە ئەویش لە 3 تەوەرا جارێکتر خۆی بینێتەوە جگە لەوەش لە ڕووی سەوزایی و ژمارەی ئەو هۆڵانی کە هەمانە و هەروەها ژمارەی ئەو هۆڵە ناوخۆیان و بڵین شوێنە ناوخۆیانی کە دانراوە لەم بڵین پێوەرانەیە خۆی ئەگرێتەوە. تا چەند ئاستی کتێبخانەکان بۆ بەدەستێنانی کتێبە دەگمەنەکان یان سەرچاوە دەگمەنەکان یەکێک بووە لە پێوەرەکان ئەتوانین ئەوەش کراوەتە پێوەەر بۆ ڕیزبەندەکە یەکێک لە پێوەرەکانی تریش کتێبخانەیە کە ئەویش لە سایە چواری بڵین کۆی گشتی خاڵبەندیەکەی لەسرە و هەروەها چۆن بتوانرێ کە اشتراک بکەین لە هەموو ئەو بڵین مەکتەب و یاخود ئەو دەستگایانەی کە ئەتوانن باشترین سەرچاوەکان پێشکەش بکەن ئەویش خاڵی تایبەتی خۆی لەسرە. زۆر باشە. ئەم ڕیزبەندیانە تا چەند هاندەر بۆ ئەوەی کە توێژینەوە زانستیەکان زیاتر ئەنجام بدرێت؟ ئەگەر بێت و باز لەوە بکەین ژمارەی توێژینەوەکان کە لە گۆڤارە ئاستبەرزەکانە بڵاوکراونەتەوە ڕۆژانە ڕوو لە زیادبوونەکە ئەمەش خۆی لە خۆیان دەرخستنی ئەوەیە کە هاندانێکی باش بۆ مامۆستایان و هەروەها بۆ زانکۆکان کە زیاتر پشت ببەستن بە توێژینەوەکانیان کە لە گۆڤارە ئاستبەرزەکانە بڵاو بکرێتەوە. گۆڤارەکان تەنها لە ناو کوردستانە لە ناوخۆی کوردستانە یاخود لە دەروی کوردستانیش؟ نەخێر گۆڤارەکان لە هەردوو بڵین ناوخۆش و دەرەوەشایە ئەو گۆڤارانی کە زۆر بڕاپێکراون ئەوانن کە لەلایەن دەستگای کلاریڤیت و پاشان سکۆپەسەوە بڵاوەکرێنەوە کەمە دوو دەستگای بەناوبانگن زۆربەی زۆری ئەو پێین بڵین خاڵبەندی کە دانراوە لەسەر ئەوەیە و هەروەها لەسەر ئاستی ناوخۆش هەموو گۆڤارەکان ڕێگە پێدراونین بە پێی ڕیزبەندی نیشتیمانی بەڵکو هەموو ساڵێک پیاچونەوەی بۆ ئەکرێ بۆی بتوانین لەو گۆڤارانەیە بڵاویکەینەوە کە ئاستیان بەرزە. تا ئێستا چەند گۆڤارە ناوخۆی کوردستاندا چۆتە ئەوەی کە ڕیزبەندی تیا بکرێت؟ تا ئێستا لە زۆرینەی زۆری زانکۆکان کە بڵین زانکۆ حکومیەکان خۆشبەختانە توانیانە زۆربیان کە متمانەیان پێ بدرێت لە لایەن بڵین وەزارەتی خوێندنی باڵاوە بەداخیشەوە هەندێک لە زانکۆکان هێشتانیان توانی و متمانێ وەرگرن ئەو گۆڤارانە هەمویان باوەڕ پێکراون بەڵام هەر بەپێی ئەو ڕێنمایانەی کە هەیە گۆڤارەکانی کە لە دەروەوەی زانکۆن هێشتا نەیانتوانیوە بچنە ئەو ئاست. زۆر باشە باسی متمانەت کرد تا چەند ئەم ڕیزبەندیانە کاریگەری هەبووە لەسەر زانکۆکان بە تایبەتی زانکۆ ناحکومیەکان بەوەی کە هەوڵی بەدەستێنانی متمانە بن لە ناوخۆی کوردستان و لە دەروی کوردستانە. یەکێک لە پێوەرەکانی تریش کە هەر بە هەمان شۆ لە بەشی کواڵەتیە هەمانە ئەویش کە ئێستا لە ئەتوانین بڵین لە سەدا 5 ئەم خاڵبەندیە دیسانۆدانراوە ئەوەیە کە پێویستەکە متمانەی دەرەوە بەدەست بهێنن
طبعا بۆ ئەوەی کە زانکۆ ئەهلیەکانی متمانی دەرەوە لەسەر ئاستی زانکۆ حکومیەکان یان زانکۆ ناحکومیەکان ئەمە بەس مەسەل لە زانکۆ ناحکومیەکان بوو کە باسە کرد بەڵام خۆی بۆ هەردوو لامان گرنگە بۆ حکومی و ناحکومیەکانیش گرنگە کە بتوانن ئەو متمانێ بەدەستبێنن هەموو متمانەیەکیش ناتەبانە بێ ئەو متمانێ لەلایەن دەستگایەکی باوەڕپێکراوە بێ کە بتوانی ئەکریدیتیشنی کە ئێمە پێ ئەڵێن وەری بگریت بۆ ئەوەی ئەو پرۆگرامانی ئەوان لە خوێندنەکە تا جێبوو بێتەوە و ئەمەش خۆی لە خۆیان بەرزکردنەوەی ئاستی کواڵەتی خوێندنە. زۆر باشە لە ئەگەر هەڵە نەبم لە ئاستی ڕیزبەندیەکان بۆ ساڵی 2010 لەسەر پێوەرەکان یعنی بۆ هەر پێوەرێک ڕیزبەندی زانکۆکان کرابوو لە حکومی و لە ناحکومیەکانە بڵێ جاری وا هەبووە لە زانکۆیەک لەسەر ئاستی 2 پێوەر یان 3 پێوەر ڕیزبەندی خۆی وەرگرتووە لە پلەی 2 یا لە پلەی 3 بووە ئەم ساڵ بۆ شێوەیە نەبووە. ئەوان نەتوان وەڵامەکەی لە وەزارەت وەرگرن چون وەڵامەکەی نایتوانێ وەڵامەکەی لای منیۆک ئێمە ژۆک و زانکۆی سلێمانی هەروە بینیمان کە بۆ شوی کە ئەلان کرا. زۆر باشە ئەم ڕیزبەندیە تا ئێستا تەنها بۆ زانکۆکان کراوە بۆ پەیمانگاکان کراوە یاخود ئەکرێت تا ئێستا بۆ پەیمانگاکان نەکراوە ئەوەش ئەبێ لە کار و چالاکیەکانی وەزارەتە بێ کە ئەوان هەوڵ بن پەیمانگاکانیش بهێنە بڵین ڕیزی ئەو ڕیزبەندیەوە بەڵام لەوانەیە ئەوان بە جیا دواتر بۆیان بکرێت. بەڵێ هەندێک لە زانکۆکان یان بڵێ بەشێکی تر لە هاوڵاتیان ڕخنەی ئەوە دەگرن کە بە شێوەی گروپ ڕیزبەندیەکە کراوە بۆچی بە شێوەی گروپ کراوە بی و سی و دی بۆچی هەمووی بە یەک ئاستو لە یەک گروپانە بۆ کاتە زانکۆکان ئاستەکانی خۆیان باشتر ئەزانی. ئێمەش حەزمانە کرد هەر بۆ شێوەیە بە کە ئاستەکانی خۆمان بزانین وەکو زانکۆی سلێمانی بەڵامەوەش جارێکی تر بڕیاری وەزارەتی خوێندنی باڵایە کە بۆ شێوەیە بڵایی بکاتەوە بۆیە لەوانەیە بتوانن وەڵامەکەی لەوان بەوەرگرن. بەڵێ ئەم ڕیزبەندیەی کە تا ئێستا کراوە زانکۆکان تا چەند توانێت لەسەر ئاستی نێودەوڵەتیە بڵێ پێشکەوتنێکی تەواو بەرەو پێشەوە بڕنەوە و هەوڵی خۆیان بن. خۆشببختانە نەتوانم لە داتای زانکۆی سلێمانیەوە قسە بکەم ئێمە ساڵانە توانیمانە پلەبەندیەکانمان بەرەو پێشتر بەرین. بۆ نمونە لە وێبۆمەتریکسا کە زانکۆی سلێمانی بۆ ساڵی 2019 یەکەمە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە پێوەرەکانە و بەڵام خۆشمان لە بۆ خودی زانکۆ کە پێشکەوتنەکانمان چۆن بووە لە 2012 هەتا ئێستا ساڵانە ئێمە توانیمانە پلەی زۆر بەرز ببڕین هەر بە نمونە لە 2016 ئەمە لە ڕیزبەندی 1956 بووین بەڵام بۆ 2019 هاتوینەتە ڕیزبەندی 4022 و توانیمانە پلەیەکی زۆر باش ببڕین و لەسەر ئاستی عێراقیش بڵین لە ڕێزی پێشەوە بین کە ئەمە دڵخۆشکەرە. یەکێک لە دەستکەوتەکانی تر کە ئێستا ئێمە بە خۆمان ئەڵین پێشەنگین لە هەرێمی کوردستانە چونکە ڕاستە لە ڕیزبەندی نیشتیمانی لە گروپی بیاین وەک هەمویان بەڵام وەکوتت ئەعلان نەکراوە کێ یەکەمە و کێ دووەمە بەڵام ئەگەر ئێمە ڕیزبەندی بەنیاز نین جارێکی تر لەنێو گروپەکانیشە جارێکتر ڕیزبەندی بکرێتەوە وەکو ئەوەی کە باسم کردەوە وەزارەت ئەتوانێت ئەو بڕیارە بات نەک زانکۆی سلێمانی بەڵام ئەمەیکە من باسیەکەم ئێمە لەسەر ئاستی بڵین هەموو عێراق ئەگەر باسکەین پێوە یەکێک لە ڕیزبەندیەکانی ترکەنای سیماگۆیە دەستگایەکی بەناوبانگ ئەیکات بۆ ئەم ساڵ کە لە چەند ڕۆژی پێشووە ئەعلانی کرد خۆشببختانەی مستێهەمین لەسەر ئاستی عێراق کە توانیمانە 1970 خاڵ کۆکەینەوە بەڵام لە کاتێکە کە ئەگەر ببینین ینی بەپی ئەو تەسەلسولەی کە هەمان بۆ لە 1970ەکەیە کەسێ هەمین دوو زانکۆکەی تری عێراق ئەوەنە لە پێش ئێمەوەنین تەنها حوت خاڵیان یعنی یەکەمەکە حوت خاڵی لەگەڵ ئێمە بینە کە ئەمەش وەبزان مێژوویەکی تازەیە بۆ زانکۆی سلێمانی و ئەوەی جێگەی ئاماژەشە تەنها زانکۆی سلێمانی وەکو هەرێمی کوردستان لە ڕیزبەندی دەزانکۆکەی عێراقەیە واتە توانین ئێمە ناوی خۆمان بنین کە یەکەمین لەسەر ئاستی هەرێمی کوردستان. زۆر باشە لە وتەکانتە ئاماژەت بەوە کرد کە توێژینەوە زانستیەکان یەکێکە لە پێوەرەکانی ڕیزبەندیەکە ئەم توێژینەوە زانستیانە توێژینەوەی خوێندکاران بە بڵێ توێژینەوەکان کە بۆ کاتی تەخەڕوج بڵێ ئەنجام ئەدرێن ئەم توێژینەوەنە بەکار هاتووە لە ڕیزبەندیەکانە یاخود وەکو پێوەر توێژینەوەکان بەکار نەهاتوون هی خوێندکاران بەڵام ئەگەر بێت و ئەو مامۆستایە لەگەڵ خوێندکارەکە بتوانێت لە یەکێک لە گۆڤارە زانستی باوەڕ پێکراوەکانە بڵای بکاتەوە ئەو کاتە توانرێ سوودی لێ ببینرێ
و لە ئێستاشە بڵین هەموو خوێندکارێکی ماستەر و دکتۆرە پێویستەکە توێژینەوە بڵاوکاتەوە لەگەڵ ماستەرنامەکە یاخود تێزی دکتۆراکەیە کە ئەوانش هەموو ئەبێتە هۆی بەرزکردنەوەی ئاستی بڵین بڵاوکراوەکانی ئێمە چونکە پێویستەکە لە بڵاوکراوی باوەڕ پێکراوە بڵاوی بکەنەوە بۆ خوێندنی باڵا توانیمانە ئیسیفادە ینی توێژینەوەکان بۆ ماستەر و دکتۆراتان بەکارهێناوە بەڵام بۆ بەکارلێرەس بەکار ناتوە تا ئێستا زۆر باشە ئەی بەنیاز نین وەکو زانکۆی سلێمانی گرنگیەکی زیاتر بن بە توێژینەوەی خوێندکارانی بەکالۆرۆس زۆر جار ئەوترێت لە دوای ئەوەی کە توێژینەوەکانیان تەقدیمەکرێ فڕێ ئەدرێت ئەمەیان تا چەند دروستە ئەمە کە باسەکرێ فڕێدرێت وان نییە چونکە هەموو هەڵ ئەگیرە و پارێزرا و ئیسیفادەی لێکرێتەوە لەلایەن خوێندکارەکانی ترەوە کە دواتر توێژینەوە ئەکەن بەڵام لە بەرنامەی زانکۆی سلێمانیایە کە ئەو بڵین بەرەو پێشبرنە بەرێ ئەوش بە نمونە ئەگەر باسی بکەین ئەمساڵ زانکۆی سلێمانی پێواژووی بۆلۆنیای جێبەجێ کرد و ئێمە هەر لە ناو ئەم بڵین چوارچێوەی پێواژوویە هەنگاوەکانمان بەو شێوەیە کە قورسایەکی زۆر بین بە توێژینەوەی خوێندکاران بۆی بتوانین لە داهاتوە ئیسیفادەی لێ بکەین بەنیاز نین بیکەن بە ئەلکترۆنی بۆی کە هەموو کەسێک بتوانێت سوودی لێ ببینێ لە ئێستا زانکۆی سلێمانی ئەوێت هەموو کار و چالاکیەکانی بە ئەلکترۆنی بکە بەڵام ئەوەش تەمان هەنگاوی خۆی ئەوێت و کاتی ئەوێ بێگومان دکتۆرە پێم خۆش بوو باسێکی لیژنەی ئەنجامانی ڕیزبەندیەکە بکەین ئەم ساڵ بۆ چوارەم جارێکە ئەم ڕیزبەندیە ئەکرێت وایە ئەم لیژنانە لە هەر 4 ساڵەکەیە هەر هەمان لیژنەبوون یاخود گۆڕانکاریان بەسەر هاتووە ئەتوانم بڵم هەر لە سەرەتای بڵین دانانی لیژنەی باڵای ڕانکینگەوە هەندێکمان هەر لە سەرەتاوە ئەندامی لیژنەکە بووین بەڵام ساڵانە بۆ چێکی داتاکان و بۆ هەندێکاری تر کە پێویستمان پێێتی هەر لە لیژنەی باڵایە ئەندامی تازە لە خۆ ئەگرێ و لەوانێ گۆڕانکاری بەسەر ئەندامەکانە بێتەوە بەڵام ئەتوان بڵم 4 بۆ 5 لە ئەندامەکانمان هەتا ئێستا بە بەردەوامی کارمان لەسەر کردو و ماوینێتەوە و هەروەها لەسەر ئاستی کۆلێجەکانیش جارێکی تر جگە لە لیژنەی باڵا لیژنەی ڕانکینگمان هەیە کە ئەوانیش ساڵانە گۆڕانکاریان بەسەرایەت بە تەکید و هەندێکیشان هەر بەردەوام ئەم لیژنەی ڕانکینگە بۆ تایبەتە بە زانکۆی سلێمانی یاخود تایبەتە بە وەزارەتی خوێندنی باڵای هەموو هەرێمی کوردستان لە وەزارەتی خوێندنی باڵا تیمی تایبەتی خۆیان هەیە کە کاری ڕیزبەندی نیشتیمانی ئەکەن ئێمەش وەکو هەر زانکۆیەک پێویست ئەکە هەموو داتاکانمان بە شێوەیەکی دروست بگەینینەوە وەزارەت کە دەرخستەی هەموو کار و چالاکیەکانمان بێ ئەمەش لە ڕێگەی لیژنەکانەوە ئەکرێ لە هەر زانکۆیەکە پێویستەکە لیژنەی باڵای ڕانکینگ هەبێ و ئەو داتایانە کۆکاتەوە منەتوانم لەسەر زانکۆی سلێمانی قسە بکەم جگە لەوەی کەمە و کوتم لیژنەی باڵای ڕانکینگمان هەیە لەسەر ئاستی کۆلێجەکانی باشە پێم خۆشە بەسێکی کاری خۆتان بکەن لە کەوتە ئەندامی لیژنەی ڕانکینگی زانکۆکانی کوردستانن لیژنەی باڵای ڕانکینگ ئیشی چییە؟ لیژنەی باڵای ڕانکینگ لە چەند کارێکە خۆیەگرێتەوە کارەکان یەکێک لەوانە ئەو پێوەرانی کە دانراون پێویستەکە ئێمە و زانکۆکان کار بکەین کە بتوانین زۆرترین کار و چالاکی خۆمان بخینە ڕوو کە لەو پێوەرانەیە جێبێتەوە چکە بە تەکید زانکۆی سلێمانی جگە لەو پێوەرانی کە دانراوە کار و چالاکی زۆر زیاتری هەیە بەڵام ئەمە ئەوانەیان ناچێتە بڵین ناو ڕیزبەندیەکەوە بۆیە ئێمە بێ لێرەیە ئەو کار و چالاکیانی کە تایبەتن بە ڕیزبەندیەکە بیکەین استراتیجێتی خۆمان و بتوانین کاری لەسەر بکەین کە زۆرترین بڵین گەشە پێدان بە خۆمان بکەین ئەمە یەکێک لە کارەکانمان یەکێکی تر کۆکردنەوەی ئەو داتایانەیە کە پێویست ئەکە هەمووی بەڕاست و دروستی وەرگرین و هەروە هەموو چالاکیەکانمان هەژمار بکەین کە زانکۆی سلێمانی کردوێتی لە چوارچێوەی پێوەرەکانە بۆیە هەڵ ئەسیم بە کۆکردنەوەی داتا لە کۆلێجەکانەوە و هەروە لەو سنتەرانەی کە هەمانە لە ناو زانکۆکانە کە هەمە هەر کار و چالاکیەکمان هەیە و ڕێکخستنەوەی و جارێکی تر داخڵکردنەوەی داتاکان بە پوختی بەبێ ئەوەی کە هیچ خەلەلێکمان هەبێ بۆی نەبێتە کێشە بۆ زانکۆکەمان ئەمانە کارەکانی ئێمە بەڵێ زۆر باشە لە وتەکان تا ئاماژەت بۆ کە لیژنەی باڵای ڕانکینگ تایبەت بە زانکۆی سلێمانی لەسەر ئاستی زانکۆکە لەسەر ئاستی کۆلێجەکانی شوتت هەیە جیاوازی نێوان کارەکانیان چیە لەسەر ئاستی زانکۆکە و لەسەر ئاستی کۆلێجەکان ئێمە بۆ ئەوی کە داتاکان کۆکەینەوە ئەبێ پێویستەکە بگەڕێنەوە بۆ کۆلێجەکان
لەبەرەوە کۆلێجەکانیش لە ڕێگەی ئەوانەوانەیە داتای هەموو کۆلێجەکان کۆەکەینەوە و هەر لە ڕێگەی ئەوانی شۆتوانین هەموو ئەو گۆڕانکاریانی کە ڕوو ئەیات بیگەینینەوە بە کۆلێجەکان و پێیان بڵین ئەو استراتیجێتی کە ئەوانە بێ وردیکەنەوە بڵین جێبەجێکەن چییە لە ڕێگەی ئەوانەوە ئەبێت خۆشببختانەی مێستا توانیمانە زۆربەی زۆری بکەین بە ئەلکترۆنی لینکەکەی کە دروستمان کردووە بۆی بە ئاسانتر و بە پوختتر داتاکان گرنگترین ئەو داتایانە چین کە ئێوە پێویستان ئەبێت و لە ڕێگەی لیژنەی باڵای ڕانکینگی کۆلێژەکانەوە داوای ئەەکەن هەموو ئەو پێوەرانی کە پێشتر باسمان کرد پێویست ئەکا لە چوارچەوەی ئەو پێوەرانەیە هەموو کار و چالاکیەکانیان هەر لە توێژینەوە وەکو باسمان کرد هەر لە چالاکیە کەلتوریەکان چالاکی هوەریەکان و هەروەها ئەگەر بگەڕینەوە بۆ ژمارەی ستافیان چونکە ساڵانە گۆڕانکاری بەسەر بۆ نمونە نازناوی زانستیەت بەسەر ستافەکانایەت هەر یەکێک لە پێوەرەکان ئەوان پێویستەکە زۆر باشە دەستەکانە خۆش بێ دواوتەی بەڕێزت لەسەر ئەم ڕێزبەندیە گەشتێک پرسیارمان نەکردوێ باسمان نەکردوێ بەڕێزت پێت خۆش بێ باسیکەی زۆر سپاس هەموو شتەکانتوان بڵێن باسمان کرد بەڵامەوەی کەمێ لێرەوە پیرۆزبایی لە هەموو ستافی زانکۆی سلێمانی مامۆستایان و فەرمانبەران و خوێندکاران بکەم کە توانیمانە ئاستێکی بەرز بەدەست بهێنین و هیوادارم بتوانین پلەکانمان زۆر لەوە بەرزتر بێ کە لە ئێستا بێگومان دەستەکانە خۆش بێ زۆر سپاس مادەمان کردی زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئاوا عومەر فەتاح ئەندامی لیژنەی باڵای ڕانکینگی زانکۆی سلێمانی زۆر سپاس مادەمان کردی بەڵێ خۆشەویستان لێرە داهاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بە یارمەتی هاوکارانم تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتا سبەینی و با کۆمەڵی بڕگە و بابەتینەوەی نەوە خزمەت ئێوەی ئازیز هەر شاد و ئاسوودە بن خواتان لەگەڵ